دیاری وەزنەکەی چەنە؟ ئێمە لە کارگەکەمانە گریس دروستەکەین. بۆ دروستکردنی گریس بیدایەت پێویستمان بە دوو مەوادی سەرەکی هەیە کە ئەم گریسەکە لەم دوو مادەیە دروست دەکرێت. یەکەمیان ڕۆنێکی پایەیە کە بەیس ئۆیڵی پێڵێن، دووەمیشیان مادەیەکی کێ پێڵێن چەوری حیوانی. ئەمەیان بەیس ئۆیڵەکەیە، ئەمەشیان چەوری حیوانیە. ئەم چەوری حیوانیە لە دەروی وڵات لە ئێران بۆمان دێ، ئەمەشیان بەرهەمی ناوخۆیە. ئەم دوانە بە نیسبەتێک هەردووکیان بڵین بەیس ئۆیڵەکە 650 کیلۆگرام زائیدن 650 کیلۆگرام چەوری حیوانی. ئەم دوانە هەردووکی تێکەڵ ئەکرێ، تێکەڵ ئەکرێتە ناو تەنکیەکەوە، ناو خەزانێکەوە، هەردووکیان بەیەکەوە تێکەڵ ئەکرێ. دوای ئەوە کە ئەم دوانە هەردووکی تێکەڵ کرا، مادەیەکی کەمان هەیە پێڵێن ئاهەک. ئاهەک 80 کیلۆگرام ئاهەکی تێ ئەکرێ لەگەڵ 20 لیتر ئاو. ئەم چوار مادەیە هەر چواری بەیەکەوە تێکەڵ ئەکرێتە ناو کوورەیەکەوە پێڵێن ئۆتۆکلااو. ئەم ئۆتۆکلاوە ئیشی گەرمکردنی ئەم چوار مادەیەیە، هەتا دەرەجەی 150 دەرەجە گەرم ئەکرێ. لە دوای ئەوەی کە ئەو دوو مەوادە سەرەکیەمان ڕاکێشە، ئەو دوو مەوادە چەوریەکە و لەگەڵ ڕۆنەکەیە هەردووکیان ڕائکێشین بۆ ئەو دی و ئێستا چینە قۆناغی دووهەم چۆنێتی دروستکردنی گریسەکە بە تەفاسیلی باسی بکەین. لەوێت چۆن تێکەڵ ئەکرێ، چۆن ئەکوڵێ، لە دوای کوڵانەکە چیلی ئەکرێ، چی شتێکی کەشی تێکەڵ ئەکرێت لە دوای کوڵانن کە ببێتە گریسێکی تەواو کە ئامادە بێ بۆ تێکردن و بخرێتە بازاڕەوە. ئێمە مادەی سێم کە تێکەڵ یەکەین لەگەڵ ڕۆن و لەگەڵ چەوری حیوانیەکەیە. ئەم مادەیە لە ئێران بۆمان دێ، پێی ئەڵێن ئاهەک. ئەم ئاهەکە 80 کیلۆگرام لەگەڵ ئەو دوو نیسبەی کە وتمان تێکەڵ ئەکرێت لەگەڵ یا هەردووکە ئەکرێتە ناو ئەو کوورەیەوانێ و ئەکوڵێندرێ لەگەڵ یا. ئێمە ئەم جیازەمان ئەمە دیکە بخاری پێڵێن، ئەمە بخارە، ئەمە ئیشی گەرمکردنی ڕۆنەکەیە. ئەمە خۆی ئەم تەنکیە ڕۆنی تایە، ئەم تەنکیە ئەم ڕۆنە لێرەوە دێتە ناو ئێرە. ئەمە لێرە گەرمی ئەکا بەم بۆریانەیە ئەڕوات، دوایە کە گەرم بوو 150 دەرەجە، دوایەوە چێتە 200 دەرەجە گەرم ئەبێ، بەم بۆریانەیە ئەڕوا، لەم بۆریەوە دێت ئەچێتە ناو ئەو دیکە بخارەوە کە ئەو گریسەکەی پێ ئەقوڵێنین. ئەم خەزانە خەزانی چەوریە، ئەو چەوریە لەو تێنکی ئەو دی بە ماتۆر کە ڕایکێشرێت دێتە ئێرە. ئەو 650 کیلۆگرامە ئەکەینە ئێرەوە، یەکەم جا دێتە ئێرە، ئەکەینە ئێرە، لێرەوانێ دوای ئەوە قیاز ئەکرێ 650 کیلۆگرامەکە کە دیاریت کرد، لە دوای ئەوە بە ماتۆڕێک بەم بۆریان لێرەوە ڕایکێشرێت ئەچێتە ناو ئەو تێنکی کەیانەوە. کە ڕۆنەکەمان ئەو ڕۆنەمان لەوێ ڕایکێشە ئەیکەینە ئێرەوە، ڕۆن و خاکەکە لێرانەیە تێکەڵ ئەکرێ. ئەم میکسەرە ئیشەکە لەگەڵ ئەم ماتۆڕە دەورانی پێەکە بۆ ماوەی 20 دقە. 20 دقە ڕۆن و خاکەکە لەگەڵ یەکە تێکیش ئەکا بەیەکەوەنی بۆ ئەوەی تێکەڵ ببێ، ئەو خاکە تەواو لەگەڵ ڕۆنەکەی بکوێتەوانە هیچ زبرەیەکی تیان نەمێنێ. دوای ئەو بۆی حازر بێ اینجا بکرێتە ناو ئۆتۆکلاوەکەەوە لەگەڵ چۆریەکەی تێکەڵ بکرێت و بکوڵێتێ. دوای کە ڕۆنەکەمان ڕاکێشە هێنامان ئەیکەینە ناو ئەم تەنکیەوە، ئەم میکسەرە ئەخولێتەوە لەگەڵیا. خاکەکە لەوێ ئەیکێشین 80 کیلۆگرام خاک ئەهێنین لێرە تێی ئەەکەین. ئەمە تێی ئەەکەین لێرە، ئەم خاکە لەگەڵ ئەو ڕۆنەیە ئەبێ جوان تێکەڵ ببێ، هیچ زبریەکی تیان نەمێنێ، نزیکەی 20 دقە ئەبێ بخولێتەوە ئەو میکسەرە ئیشکا لەگەڵیا. ئێستا
ئەمە ئۆتۆکلاوی پێڵێن ئەمە ئێستا بەس تەنها چوری حیوانیەکەی تایە دوایەوەی کە ڕۆنەکەمان هێنا لەوێ لەگەڵ خاکەکەی تێکەڵمان کرد بە ماتۆڕێک ڕای گەشین ئەوی ژەکەینە ناو ئەمەوە کەواتە ئێستا لێرە ڕۆن چوری حیوانی خاک لەگەڵ 20 لیتر ئاو لە ناو ئەمەیە حازرە ئامادەیە بۆ کوڵاندن یەکەمین شت کە ئەیکەین ئەم تەنفیزەی ئەگرینەوە بۆی ئەو زەختێکە لە ناو ئەم کوورەیە دروست ئەبێ دەرنەچێ جا ئەمە دائەگیرسێنین ئەمە ئیش ئەکا سعاتێک و چارەکێ یا سعاتێک و چارێکە تا سعاتێک و 20 دقە ئیش ئەکا بەم ئیشکردنە دەرەجەی حرارەتی ئەمە ئەچێتە 150 تا 155 دەرەجە ئەڕۆ ئەمە ئەکوڵێ ینی بە کوردیەکەی هەر چوار مادەکە بەیەکەوە 155 دەرەجە ئەکوڵەیە ئەبێتە سابووناو پێڵین سابووناو لە دوای ئەوەی ئەو سابووناوە کە دروست ئەبێ تەقلیە ئەکرێە دێتە ناوێکێک لەم دوو کوورەیەوە هەچ کامێکیان بێ ئەمە ئەیکەینە ناو ئەم کوورەیەوە ئەمە لێرە تەقلی ئەکرێ تقریبا تەقلیەکە 5 دقە تاکو 10 دقە ئەخایەنێت تا ئەو ماتۆڕە لێوە ڕائێکێشێ هەمیەتە ئێرە سابووناوەکەمان کە هێنا ئێرە ڕامان کێشا لێرە سابووناوەکە ئەکەینە ئێرەوە دوای ئەوەی کە تەقلەکە تەواو بوو بەم مقاشە نمونەیەک لە سابووناوەکە وەرئەگرین لێرانەیە بەدەست خۆمان هینێکمان هەیە تەجروبەیەکمان هەیە لە سەری ئەزانی نەگە سابووناوەکەی شل بێ یا تون بێ هەر شتێک بێ لە دوای ئەوە ئەو ڕۆنەمان هەیە لەوێ ئەو خەزنە ئەوە ڕۆنی تایە بەدائیمی ئەو ڕۆنە لەوێ ئەیهێنی ڕایە کێشینێکین بەسەر ئێرەیە 20 بۆ 20 سانتیم ڕۆن ئەکەین بەسەریا هەتاکو تەواو سار دەبێتەوە ڕۆنەکە خۆی دەرەجەی 150 دەرەجێ کە تەقلی ئەکرێ ئەو ڕۆنە ئەکەین بەسەریا دەرەجەکەی دێتە نزیکەی 6 بۆ 70 دەرەجە دوای ئەوەی کە ڕۆنەکەمان کرد بەسەریا جا لێرە دێن ئاو ئەکەین بەسەریا ئەمەمان هەیە لێرە ئەم سۆندەیە ئەمە لێرە ئاو ئەخێنە سەری بەم شێوەیە ئەم سۆندەی لێرەدا ئەنین ئەو سۆندەی لێرەدانین ئەم میکسەرە خۆی ئیشەکە ئەم میکسەرە ئیشەکە لەگەڵیا 5 دقە بۆ 10 دقە ئاوی ئەدەینێ جاربەجارێک دێ ئەبێ سەیریکەی فەحسێکیەکەی بزانی ئەو سابووناوە شل خۆی ئەبێ تونتون ببێتەوە نابێ بە شێوەیەکی زۆر تون ببێت کە بە کەڵک نێت ئەویش تەجروبەمان هەیە لە سەری بە پێی دروستکردنەکە کە کردومانە دوای ئەوەی کە ئاوەکەمان لێ ئاوی ئەیتێ ئاوەکەی تەواو بۆ ئەیگرینەوە دوای ئەوە نمونەیەکی لێ وەرئەگرینەوە جارێکی کە لە دوای ئەوەی کە ئاوەکە تەواو بوو خۆی کە ئاوەکەی ئەیتێ سابووناوەکە بە چاو دیارە بۆتە گریس چون بۆتەوانێ و بۆتە گریسێکی تەواو دوای ئەوە جاڕۆنی کە ئەکرێ بەسەریا نزیکەی 80 بۆ 85 سانتیم ئەو 85 سانتیمە نزیکەی 15 بەرمیل ڕۆن ئەکا 15 بەرمیلی 200 کیلۆگرامی ئەکرێ بەسەریا ئەم میکسەرە هەر لەگە بەردەوامی ئیش ئەکا لەگەڵیا هەتا ئەو 85 سانتیم ڕۆنە لەو تەنکیە و بە ماتۆڕێک ڕائێکێشترێ دێتە ناو ئەمەوە دوای ئەوەی کە 85 سانتیمەکە تەواو بوو میکسەرەکە ئەکوژێنینەوە نمونەیەکی لێ وەرئەگری جارێکی کە فەحسی ئەەکەی بەم شێوازە فەحسی ئەەکەی ئەگەر زانیت گریسەکە ئێشتا هەر تونگدا ئەتوانی ڕۆنی کەی کە بەسەریا ئەگەر گریسەکەش تونگ نەبوو مختەبەرمان هەیە نمونەی لێ وەرئەگیرێ ئەبرێ بۆ مختەبەر فەحز ئەکرێ هەتاکو نەتیجەی فەحسەکەی دێتەوە ئەگەر ئەو گرێدەی ئێمە گرێدی 2 یا گرێدی 3 دروست ئەەکەین هەچ کامێکیان بێ ئەگە گرێدی 2 بێ گرێدی 3 بێ ئەمە هیچ کێشەیەک نییە بۆمان ئەتوانین دوایەوە دەستکەین بە تێکردن
دوایەوەی کە لە سەرەوە گریسەکەمان تەواو بەرهەم هێنا ئێستا ئامادەیە بۆ تێکردن وەگەوەی سە لە پشتەوە لە پشتی منەوە ئێستا کە تێ ئەکرێ ئێمە دوو جۆر تێکردنمان هەیە بەرمیلمان هەیە لەگەڵ سەتڵ سەتڵەکان سەڵی 6 کیلۆمان هەیە سەڵی 6 کیلۆی گۆڵفمان هەیە ئێمە هەموو ڕۆژێ 20 تەن ئینتاجمان هەیە ئەم 20 تەنە بە پێی تەڵەبیە ئەکرێتە بەرمیل ئەکرێتە سەتڵەوە و دوای ئەوە ئەخرێتە بازارەوە بۆ بەرهەمی ناوخۆ و بۆ شارەکانی تری عێراق ینی هەتاک و بەسرە ناسریە سەرجەم شارەکانی عێراق ئێمە گریسمانەیە ڕۆژانە کە بەرهەمە هێنرێت و لێرەوە بار ئەکرێ و ئەنێرێ بۆ وەکیلەکان لە شارەکانی عێراقا و چەند وەکیلێکی کەشمان هەیە لە دەرەوەی وڵات وەک سووریا وەک لوبنان. زۆر لە گریسە ئێرانیەکە ناجحترە و زۆر لە گریسە ئێرانیەکەش باشترە. چەندی جار گریسی ئێرانیان هێناوەتە ئێرە لە مختبەرە کە فەحس کراوە ینی ئەو گریسەی ئێمە کە بەرهەممان هێناوە دەقات بە گریسە ئێرانیەکە بووە. ئەوانەی کە هێناویانە کوالیتی کۆنتترۆلی سلێمانی چەند برادێکن کە ئەیهێنن خۆیان دان بەوەی ئەنێن ئەم گریسە ئێمە کە بەرهەمی ئەێنی زۆر لە گریسە ئێرانیەکە باشترە و ڕەواجیشی زیاترە. بەڵام ئێمە یەک کێشەمان هەیە لێرانی هەتاکو ئێستا خەڵکی وڵاتەکەی ئێمە وای لێ نەهاتوو کە اعتیماد کاتە سەر ئەو بەرهەمەی کە لە ناوخۆی وڵاتەکەیان هەیە بەکاری بێنێ. ئێستا گەر ئەم گریسە هەرچەنەوەی کە داواکاریەکی زۆریشی هەیە لە سەری ڕۆژانە چ بۆ ناوخۆ چ بۆ شارەکانی تری عێراقیش بەڵام زۆر کەس بە چاوێکی کەوە سیرێکە ئەڵێ مادەم لە سلێمانیا بەرهەم ئەهێنرێ لەوانەیە ئەو گریسە نەبێ بە پێی ئەو ماسەفاتە نەبێ کە گریسەکانی تر هەیەی بەڵام بە پێچەوانەوە دە بەرامبەر بە گریسە ئێرانیەکە ئەهێنێ ئەم گریسی ئێمە کە لێرە بەرهەمی ئێنی. دوای دروستکردنی گریسەکەمان کە لە مختبەر فەحسی دەکەین کە فەحسەکەی بە دوو جیاز دەکرێت. یەکی ئەم جیازەیە کە پینترومیترە بۆ دیاریکردنی دەرەجەی گریسەکەیە. دەرەجەی گریسەکە ئێمە عادەتەن 2 بۆ 3 کە لێرە بم شێوازە ئیش پێ دەکرێن ئەم ئینە لێ دەخوارە یەکسەر دەرجەکەی سە دەخوێنێتەوە. جیازی دووەممان جیازی ملتینگ پۆینتە بۆ دیاریکردنی دەرەجەی ملتینگ پۆینتی گریسەکەیە کە هینی عادەتنی عێراقی دەرەجەی 80 یعنی خۆمە دەرەجەی گریسی خۆمان لە 98ە ینی لە هینی ئێرانیش باشترە دەرجەکەی.
بالنسبة جريس أو جريس طبعا بالنسبة أو جريسي بوربرينا مش بوربرين أولا صار تكر دبي مثلا صار غير دبي لصار زور شد يعني بس ضرورية مثلا بحث ذكي لصار تكر السيارة لكن صار تكر السيارة أو بوربرين بوش بوربرينا كجريز تكر أو جريز ذكي أو جريزة لنا أو بوشي دادنش أو فترة شي زمني طبعا إيش دكا يعني أو حركة دكا أو سيارة حركة دكا أو احتكاك ما ناهلي احتكاك يعني أو بوشة أو بوربرين أو جريزة ناهلي أو ساتس ماي بوربرين لأن أو بوشي دا الصورة هيتسي لني حتى فترة شي زمني محدود حتى فترة شي زمني كأو جريزة دوري مادي مادة كمادي وجريز حراري هي مثلا جريزي حراري هي جريزي اعتيادي شيء جريزي حراري وثمان لو بوربن وشتانا بكارده بس جريزي عادي مثلا سياره هي تريلا هي صيني هي لسر او صيني لان حتى دي سنه اوجدو اصلا احتكاك نكاته يعني او ماده اسنانه مستمر بواسطه او جريزي دمينه يعني عمري خاصه اصلا او بوربرين بوش بوربرين او انا بواسطه او جريسا استفاده ذكاء فتره شي زمني شي زور اگر او جريسا ماده يعني كم بو فتره شي زمني لسداتسو معنى بوربرينكا جرم دبي ديت حالتش كاندن او ذا جريس دو نوعي حياه وسي نوعي حياه طبعا وصف ذكري او خبراء وشتانا او دراسه يعني لسر كرديه كدروس كردني ومعنوي فتره زمني بالنسبه او جريسا ونوعا ما بوربرين هي زافه يعني مثلا بالنسبه بوربرين فلاون استو بوربرين زافه او عفوا او جريسا لنا او بوربرين زافه يعني جريسا شيء ماده فتره شي زمني اوش لنا او من بزانا استو بوربرين بقى يصراحه ده الصوره قال جريسا كلامين دزبا دنگدكا بكارديتن لو او سياراني لو انواع سياري سياري قسكا سياري جورا بعض مقاين هي دشلي ما بين دشلي بكارديتن يعني ما بدش زور ضروريه وقلت ما بروح احتكاك نبيتن يعني احتكاكش مع يعني بزماني خومان يعني ما بيني بوش وبوربرين يعني قرم نبيتن برهمي خومان هبي يعني زور مهمه يعني تتزارتك لنا خومان ذي يعني سيولكا يعني بابلين فاركه هرنا خومان الصورة استفادة كشيء زور يعني لو خومان يعني لو ملتي خومان الوطني خومان بيتل او بنقطة اساس فقد اما بكاري ديني لستا بس براستي اما بيستمان بايد العاملة هي كبيدلين خبراء وفني يعني براستي خبرة هبيت يعني بتوانادن حتى والشركان بالصورين يعني او ما دانا كدروس كان بشيوي شيء فرقي هبي وشي عالمي يعني ما شيء عالمي مثلا جريس هي مناي مثلا شركات عالمي بكارديتن جريس دي فرقي هي مشكله ما اون ده قلتم خبري فني هبيتين مهندس كان يعني بين دزبكاربن لو اشتانك فائده شي زور لو يعني هرمي كردستان ولو خاشي كردستان لو عامي يعني بكارديتن يعني براستي خبراء المان بحث يعني كردي جريزي عراقي كان جريزه يعني بكاري بينن يعني اول شيء برهم شيء يعني زور مهمه يعني العراق زور مواد هي خاصه كبكارديتن موادك يعني درزيك يعني مواد شي باشا بس طالت كيشتريش بحث كثير اجل هاتو اجل خبراء وفني وانا موجود من يعني اوشتانا هل بس نبو ايشانا وبيوستا حكمتش يعني دوري هبيتن